خوا صلى الله عليه وسلم لو دشودا عبادتي خوای دەکرد وەکو لە صحيح مسلم داهاتوە دەفەرمێت كان رسول الله صلى الله عليه وسلم يجتهد في العشر الأواخر ما لا يجتهد في غيره ئەوەندە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لو دشودا سوور بوو لەسەر عیبادەتی خوا لە هیچ کاتێکی تردا ئەوەندە سوور نەبووە لەسەر عیبادەت واتە زیاتر عیبادەتی خوای دەکرد مانگی ڕەمەزان عیبادەتی زۆر دەکرد بە تایبەتی ئەو دەشەوەیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر هەوڵی داوە عیبادەتی خوا بکە بەڵام تۆش بۆ هەوڵ نادەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیث صحیح بخاری مسلم دا دەفەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم إذا دخل العشر أحيا الليل وأيقظ أهله وجده كاد أود الشهود هاتا بيشو بيغمري خواه صلى الله عليه وسلم شوي زندو أكردو بعبادتي خواه نك بدفليدان نك بپرسيار ولام نك ببنيشتو قلوب رجا خواردن نك لبدر بويك آوداني كم ولا بردر قادا بنيشم نك بوي لغازينو كانا بكوم نك بوي خريكي فيسبوك بم مسلمان يدي بو مزقو خريكي فيسبوك تا بارشو برو مال بخو برا أي بي آقا برو بخود لمالو بخوا خەریکی قورآن خوێندن یا خەریکی فەیسبووکی وا دەزانی هەر کەسێ تا بەیانی نەخۆ لێ قەدری بۆ نووسێنە بەخوا غەڵەتی هەزارەها کەسەیە هەتا بەیانی ناخەوێ هیچ خێرێکی دەست ناکەی بەس گوناهباریش دەبێت هەیە ناخەوێ لێ تۆ قەدری بۆ نانووسرێ تۆ عیبادەتی خوا بکە نوێژ بکە عیبادەتی خوا بکە زیکری خوا بکە قورآن بخوێنە خوا بناسە لەو شەوەدا فەیسبووک تەماشاکردنی فەیسبووک دانیشتن نییە بۆ لێرە تۆ قەدر تاوانباری خۆت ئەسەلمێنی بیئاگایی خۆت ئەسەلمێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوەکەی زیندوو کرد بە عیبادەت تۆ بە فەیسبووک ئیتر چۆن لێ تۆ قەدر بۆ دەنووسرێ ماڵ و منداڵەکەی دەخەوتن هەڵیانی دەساند واش نەزانن لێتور قەدر ئەگەر کەسێک تۆزێ لە سەرەتای شەوە خەوت وا بزان لێتور قەدرەکەی قبوڵ نییە ئەوش شتێکی بێبەڵگەیە ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وأيقظ أهله واتش مناڵەکانی خەوتونە هەڵیانی ساندووە ئەگەر بشخەوی لە سەرەتای شەوەوە دروستە و شەرعیە